لەو خۆشتر بێ چی لەو خۆشترە بگەڕێتەوە بۆ سروشتی کوردستان بۆ لای سیاسەتکەشەکان بۆ لای شوان و مەڕەکان بۆ لای بلوێری شوان و دووزەدە و شمشاڵی قالەمەڕە هەموو ئەمانە لە ڕادیۆ میلی گەڕیان ڕۆژانە بیستن ئەمە لێرەشەوە ئەمە یارکردامێ بۆ یەکشتی تر بکەم بۆ ئەو زەرب و باڵەبانە یا ئەو دووزەرە زەربە کاکە ڕەحیمی باڵەبان و کاکە بابان بۆ هونەرمەندە میلیانەیانێ لەگەڵەوان بەشدا بن ئەگە بیان نێتوان لەگەڵەوان ڕێ بکەون دواتر بێنە بەرنامەکەەوە یا و گەنجانی کە ئارۆژمە دنیانێ بێن ناو دنیای هونەرەوە حەزەکەن بە زەرب و باڵەبانەوە بە پێ ڕێکەوتنێکە لە نێوانی کاکە ڕەحیم و کاکە بابان ئەوانە کرێتوان بەشدار بن لەم بەرنامەیە هەموو ئەمان دشمانوێ ئەو هونەرە زین بکەینەوە زەرب و باڵەبان و دووزەرە باڵەبان و ئامێرە کوردەوارەکان هەر لە خۆشیێنە جای دانش